ئێوە چیتان کرد لە گەرمیان ئەمڕۆ؟ بەڵێ ئێمە ئەمڕۆ بەیاوەری بەڕێز وەزیری خوێنی باڵا هاتینە سنووری گەرمیان سەرەتا ڕێگای دەربەری باسەڕە لێژەمان کردەوە کە درێژەکەی 5 کیلۆمەترە کە خزمەتی هاوڵاتیانی سنووری گەرمیانەکە بۆ شوێکی ئاسام گەن بە پارێزگای سلێمانی. دواتر بەردی بناغی ڕێگای قیرتاوکردنی ڕێگای گوندەکانی گۆڕی مسقاڵ تاوەکو ژاڵی ڕۆزاییدانرا کە درێژەکەی 14 کیلۆمەتر و نیوە بە تێچووی زیاتر لە 4 میلیارد دینار. دواتریش بەردی مناغی قیرتاوکردنی گوندەکانی زەردی حەما و زێڕین و دوخران لە چەند گوندەی تریشی دەوروبەری ئەوەیش تقریبا تێچۆکی نزیکی 3 میلیارد دینارە. و دواتریش بەردی بناغی ئەم پرۆژەیەماندانا بۆ کەمپی زانکۆی گەرمیان بۆ ئەوەی بە شێوەیەکی ئاسانتر بتوانن هاتووی زانکۆ بکەن. باشە ڕێگەی کەلار دەربەندی خان و دەربەندی خان سلێمانی چی لێ بەسەرات و کارەکانی بەکوێ گەشت؟ ڕێگای دەربەندی خان کەلار لە 100 زیاتری کارەکانی تاوا بۆ ئینشاڵڵا لە ئایندەیەکی نزیکە 100% تەواو بێت و بە شێوەیەکی فەرمیەکرێتەوە بەڕووی وڵاتیان. باشە ڕێگەی کەلار دەربەندی خان کەلار تا باونور سایدی ڕۆشنی بۆ دەربەندی خان بەشێکی زۆری تێک چووە ئەو بەشەی شەقامەکە نۆژە نەکرێتەوە؟ بەڵێ بە دڵنیایی ئێمە هەر بەڕێوەبەراتی چاکن و پاراستنمانەیە سەر ڕایەوەش لە چوارچەوەی پرۆژەکە کاری نۆژەنکردنەوەی بۆ کرێت. باشە ڕێگەی کەلار مەرزی پەرێزخان و خانەخین ئەو ڕێگەی بە تەواویتی خراو بۆ یەکسایدە ئەوش ڕێگای بەڵێ ڕێگای مەرزی پەرێزخان بۆ کەلار دەرخسە و شتەکانی هەمووی تاوا بووە. ئێمە نردومانەتە ئەنجومەنی وەزیران ومێدەوارین لە چەند ڕۆژی داهاتوو ڕەزامەندەکەی بێتەوە بۆ ئیم ساڵی شەڵا بچێتە باری جێبەجێکردنەوە.